ئێستا ڕۆژێکی زۆر خەتەرناک هەیە لە لایکانی ماسیەوە یامڕێن لە زۆر شوێنی ترەوەیە بە ئاشکرا پارتیە بینین لە وعدەکانی لە قسەکانی خۆی جیاوازە کردەوارەکانی خۆی زۆر جیاوازە و بەدەم دەڵێت ئێمە دژی براکوژین و پێشتریش لە پەرلەمانی کوردستاندا ساڵی 1992 پەرلەمانی کوردستان بەخۆی بڕیاریدا تەحریم و تەجریمی شەڕی ناوخۆ بکرێت ئیتر ئەو شەڕی ناوخۆ کوردێک نابێت دژی کوردێکی تر بوەسێتەوە وە کوردێک نابێت دەست لەگەڵ داگیرکەرێکی تردا هاو پەیمان بێت دژی کوردێکی تر لە هەر پاشەیەکی تردا بەڵام بەداخەوە لە کرداردا هەمیشە پێچەوانەی ئەوە دەبینین پارتی لە ڕووی ئابووریەوە و لە ڕووی زانیاری و سیخۆڕیەوە هەروەها لە ڕووی سەربازیەوە بەتاڵەتی هەنگە لەگەڵ هێزێکی داگیرکەری وەکو تورکیایە و بەتاڵەتی جیاواز و دژە لەگەڵ هێزێکی نیشتمانپەروەری وەکو کەرجەکە و پەکەکە و هێزەکانی تری ڕۆژئاوای کوردستان بەڕاستی ئەمە ڕەوشێکی گەورەیە لە مێژوودا ئەمە بە خیانەتکاری بۆ ئەو هێزە کوردیانە ئەنووسێتەوە و سەروەری شەر بۆ کوردەوە مێژووی کورد هەرگیز تێک ناچێ و هەرگیز نشوز نایەنێ و برەوە ئامانجەکانی خۆی دەڕوات بەڵام بەداخەوە لە ئێستادا ئێمە لە بەردەم سیاسەتێکی قێزەبوونی ئەو حیزبانیان و ئەو حیزبانە چەندیان خیانەت کردووە و خیانەتی تازە لە ئەمڕۆدا هەرچێتە سەر فەرمانی ئەو خیانەتانەی کە کەڵەکە بوو پارتی خۆی بەدەمیان بە قسە ئەوێ لەگەڵ کۆنگرەی نەتەوەیایە بە شەرتێک ئەم کۆنگرەی نەتەوەیە بۆ خۆی مەسئول بەرزانی سەرۆکایەتی بکات هێزەکانی تر لەگەڵ هاو سەرۆکیان بەڵام هێزێکی وەکو پارتیەوێ کۆنگرەی نیشتیمانیش دروست بکە یان کۆنگرەی نەتەوەی دروست بکە بەڵام بە شەرتێک خۆی بەڕێوەی بەرێ بۆ خۆی ئاراسی کە و خۆشی بیکە بە عادەتێ لە ئەلەکانی خۆی و دوجار بیخاتە خزمەتی داگیرکەرانی ترەوە بە تایبەتی خزمەتی داگیرکەرانی تورکیا لێرەدا ئەرکی لایەنەکانی تر دەست بیەکە وەکو لایەنەکانی تری باشووری کوردستان گۆڕانە یەکێتیە حیزبەکانی تریشی کوردستانە ئەبێک کاری جدی بۆ ئەم مەسەلە گەورەیە بکەن چونکە ئاچارە سەر نەکردنی ئەم ئەرکە وەکو دڵی مرۆڤ وایە ئەگەر لە دڵ نەخۆشیێکی چێکە و هەموو جەستا تێگەشێت بەڕاستی مەسەلەی خیانەتکاریش ئەگەر بێت و بەردەوام بێت ئەوە هەمومان ئەیدۆڕێنین و هەمومان لە یەک کەشتیداین ئەو کەشتیە ئەگەر نوڕۆ بێ بەدەستی هێزی لایەنێک لەگەڵ بەفیشی داگیرکەرانی کوردستان ئەو هێزە زەرەر دەکا و ئێمە هەمومان بە پارتیشەوە لە یەک کەشتیان ئەرکی لایەنەکانی تر ئەوەیە بۆ بەستنی کۆنگرەیەکی نەتەوەیی ڕاستەقینە کار بکەن و جۆنیە هێزێکەوە و ئیرادەی هێزێک کاریگەری نەبێ بەسەریانەوە و ئەمان بە دەستکراوە بوون و ئەوەی کە پەیوەست بن پێوەی تەنها مەسەلەی نەتەوەکەیانە و دۆزی مەسەلەی کوردە کە ئەمە لا سەر و هەموو شتێکەوەیە و گەورەتر لە هەموو لایەنەکان و هەموو گروپەکان ئێمە بێگومان مەسەلەی پەکەکە لە باکووری کوردستان کەجەکە ئەمانە و هێزە نیشتمانیانن کە بۆ ڕزگارکردنی مەسەلەی کورد دۆزی کورد لەم قەیرانە لەم ئاستی خۆ بەکەم زانینە لە هەیمنەی تورکیا و هەیمنەی داگیرکەرانی کوردستان ئەبینین بۆیە ئەم هێزە دەستی خچۆزە سەر برینەکەەوە برینەکەی دیاری کردووە کە نەخۆشەکەی دیاری کردووە کە نەخۆشیەکە چییە و برینەکە چییە کێشەکەی دیاری کردووە کە بریتە لە پەرتەوازەی ماڵی کورد بۆیە کەجەکە لەم ماوەیەشە لەلایەن چەندین ئەندامانی باڵای ئەو حیزبانە کەجەکە و پەکەکە هەمیشە باز لەوە دەکێکە کۆنگرەیەکی نەتەوەیی ببەسرێت بۆ زۆر جەختی لەسەر ئەکێتەوە و من بیرم لە 2007 لە ساڵەکانی 2000 و لە ساڵی 1999 کۆنگرەیەکی نەتەوەیی بەستا لە ئامستردام لە هۆڵەندا ئەم کۆنگرەیە بەستا و پەکەکە هەمیشە ئەوێت کۆنگرەیەک هەبێت هەموو لایەنە سیاسەکان هەتا کەسایەتێک نەتەوەیەکانیش کۆ ببێتەوە و بیکەین بە چەکێکم کۆنگرەیە دژی داگیرکاری لە پێش هەموو شتێکەوە و دژی ئەوانەی کە لەگەڵ داگیرکاریان ئەوانەی هاوپەیمانی داگیرکارن ئەوانەی خیانەتکارن لە کوردی و مەسەلەی دۆزی کوردی